على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر الله أكبر. لا إله إلا الله. اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آت محمد الذي وعدته إنك الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلن تجد له وليا مرشدا ونشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له ونشهد أن محمدا عبده ورسوله وخليله. عباد الله، أوصيكم بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تعالى في وفيكم أجمعين. أعوذ بالله من الشيطان الرجيم. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله تعالى عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. براو خشتي مسلمان، خواهي قوراء لقرآن على سورة تحريم فرمية بعد أعوذ بالله من الشيطان الرجيم. يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا وقودها الناس والحجارة عليها ملائكة غلاظ شداد لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون. حسني بسيطة فرمية خواهي قوراء لهرشو نقل قرآن كبيا أيها الذين آمنوا دست بيدكاد آيات مفروض إنسان إيمان دار وكو شون لجيشة لحالة استعداد دبيت كواب زاني أمريكي خواهي قوراء شتيكي مهم لدواي أو أمر ديت كاتك خواهي قوراء توجيهي بشريتك وخاصة بو إنسان مسلمان. يا أيها الذين آمنوا بانك دكا لمسلمانان أبي إنسان بزاني دواي أو كوماندا دواي أو بانقوازو منادا إلا أمريكي قرنق هيك إنسان إيماندار آقاي لي بزاني خواهي قوراء تشي لو إنسان دبيت. قوا أنفسكم وأهليكم نارا، خوتان ومال منالتان ببارزن لآقر. الوقاية العربية أبو معنى ديكوات والصدق
لبيني دوشتا دروسكي حاجزك لبيني دوشتا دروسكي كوا محاولة بكي أويك اللي راية نتشت ناو أويتر انجا خو باراستن لآقر لبارك طبعا بو روجي قيامتا كاتك إنسان دكويتا روجي كوا ناتواني هج مجالي درشون نية قولك مأثور أجرنا الإمام علي دالي بياك شوب ولاي كوا عقدي خانوي كبو بنوسي كوا خابيستي كوا خانويك لزلامك بكره كسيري زلامكي كرد وحالتي زلامكي كرد ككسيك الدنياوية تواو للدنيا نقم بوه مقولك دفرمي عقدك نسي بسم الله الرحمن الرحيم فقد اشترى ميت من ميت دارا وله 4 حدود الحد الأول ينتهي بالقبر والحد الثاني ينتهي بالموت والحد الثالث ينتهي بالحساب والحد الرابع ينتهي إما إلى الجنة وإما إلى النار إنسان كاتك لسر أرزاد به هسبك أو هزنك دزانك وإنك ميت وإنهم ميتون شكم أويك جواز فرقي منو تويشك أويك إستاد من مجرد وقته وأو وقتا آيات 10 سال به 20 سال به 30 سال به كوا هج مناقشة لباري مردن هنية كسمان لوانين كوا برين والله مردن نية حتى بابي طبش هموي لسر أو مرحلة كوا تقليلي نخوشي بكريه نق تقليلي مردن بكريه كأزانين مردن اشتاق كلام ناصك ديتها رقمان والرقي همو إنسانك والله مشكلة خوي مردن نية مشكلة مردن أسهل شتاك بو إنسان لجيانا توشي ببه شكتو أوي كوا لجيان هريشك لإما أوي كوا عمري كرده بيان حتى أوشي كتازه به سيرك أوي كوا لماضي خوي للرابردي خوي سيرك حشيك ديارنية وانيا دوشد إنسان ربطة بيوي لم دنيا المال والبنون المال والبنون لو دوشته هيج مجالك نية كواتو غيري أو دوشته كوا ربطة هبه لم دنيا بيوي إنسان مربوطة بو ثروته مالي كوا هيتي وياخذ بوشتي كوا لأولاده كزانو كسكار لدولتي ووقل قولك أثرها إنسان إشكاتك كأمريض من مات قامت قيامته أو كإنسان مرت شو تركت المال جمعت المال من حله وحرامه أو كسهوار لواك كوا خرجي ندواي خوي أجر مجالي ببي أو إعازة بدأت بواني كدواي خوي جمعت المال من حله وحرامه كسكار أولاد خرجينا أوي كتوانان بلا مالكم كردا ولا حلال ولا حرام وتركته يعني تمرحون وتفرحون به أوي كم كردا وجيم هيرتبو إيوا شون يصرف كان أرزي خوتان بلام وسأسأل عنه وحدي أمام الله رب العالمين بلام هر خوم تنيا فرسيار مليء أكريا لسر أوي كواب جيم هيرتبو ولا مال ولا أولاد وإنسان كاتك بو بارات ديت كاتك إنسان بوقايك القرآن لتحريمها كخواي قوراء فرميو قو أنفسكم وأهليكم نارا أبي إنسان لو باروا سيدي بكات كوا تو مربوطي بجيانك ترى محمد قطب رحمتي خواي لبي فرميو جياني دنيا وحياتي آخرت على أما دون ريقي جواز نيل يعني مفرق نية بري والله من بس بو الدنيا أجيم ياخد مرة كتير بس أما بو آخرته It's a one way. You have to go بوكشون دل ترافيك الدنيا برو إنجا جيت آخرت مجالك كي تانية كتوبلي والله من توانم بقى مع آخرت بالدنيا نرو لبرو إنسان لعمل ولا عبادة هردو كان أشنا ناو يفتر هر عمل إنسان للدنيا إيكا ربط بعبادته وهر عبادتك شيء ربط بعمله دوش تنشونة تناويك بو معناه إسلام بريتير لحمو جاني توكوا هاسو كوتي تاكي لمالك بياكي لأولادك بيجي يعني وجوري دكي ودروسي دكي ديتا أم دنيا هشتك بي لو بارو كواتو مسؤولي ليس كلكم راع وكلكم مسؤول عن رعيته هرجك ليوا وكو شوان أتو نيرنا الدروا بو مراعاتي بكي بوي أقاد ليبل لشوان لشي دي باريزي يعني إيشي شوان أويك بو مراعاتي أو غنم أو شتاني كديكا بو شي بوي كوا لقرك
لە حیواناتی با بڵێن مفتەریسە لە هەر شتێک بێ بیپارێزە تووشی ئەوە زەرەر نەبێ. چێ لە ئێمە لە ژیانی خۆیان سەیری ئەو ماڵی کە بەدەستی ئەهێنی و ئەو ئەولادەی کە پێی دێنی بەو مەنزوورەوە ئینسان بتوانێت سەیری بکە. لە حەدیث کە عەبدوڵای کوڕی مەسعود ڕیوایەتی کردووە، ئیمامی ترمذی تەخریجی حەدیثەکەی کردووە لەن تەزوول قەدەم عەبد یوم القیامە حتى يسأل عن أربع. يعني إنسان هنگاوی ناڕوە لە قیامەتە ئیلا چوار پرسیاری لێ ئەکرێ عن عمره فيما أفناه، لەو عمرەی کە لە ژیانی ئینسانە کە سەرفی کرد. زین تۆ چی بۆ سەر قەبران؟ ئەو قەبران خۆمانیان هەر سەیرێکی تر تەنها دوو تاریخ بۆ ئینسانە نووسن، ولیدە لەوەنە لە فلان ڕۆژ لەدایک بووە وماتە في تاریخی فلان فقط. وانە ئەو دوو تاریخە يعني ئیتر 100 ساڵە 20 ساڵە 50 ساڵە مجرد دۆست دوو تاریخ ئەتاشت و داد پێرسن و تەواو بڕۆ لەم ژیانە. بەڵام هەندێک کەس لەوانەیە لە ژیانە 20 ساڵ بژی، ئەو 20 ساڵە بای 200 ساڵی زەلامێکە، چکە ئەو 200 ساڵە کە سەرپێکی کە دێی تەحلیلی ئەەکەی ئەزانی معنای هیچ شتێکی تیانە، هیچی تیانە غیری خەو، یعنی ئەم دنیا بە دوای ئەم دنیا ڕاکەی و ئاگای لە ئاخرەت بە هیچ شێوازێک نییە. بەڵام ئینسان ئەتوانێ ئیمامی نەووی 45 ساڵ عمری بوو، ئیمامی شافعی 55 ساڵ 55 ساڵ. بەو سەروەتە عیلمیە کەوا تۆ سەیرەکەی بە هەموو حساباتێک سەیرێکی وەڵام کەس بێ 200 ساڵ ژیابێ توانی بێتی ئەو بەرهەمەی هەبێ. بەڵام ئەو عمرەی کە دێتە ژیانی ئینسان لە چیا سەرفیەکەی. دوو پرسیار مەربوطن بە عمرەوە، یەک لە عمری هەموو ئینتار هەموو عمرەکەت، دووهەم وەفی شەبابیه فیما ئەبلاه. یەک مەرحەلە لە عمرەکە بریتە لە مهمەت بریتە لە قەزەی مەرحەلەی گەنجەتی شەباب. اینجا دێتە سەر ماڵ فيما أين اكتسبه وفيما أنفقه. ماڵ مشکلەی زیاترە، والله هەتا زیاتری بێ مشکلە زیاترە. چۆن ئەو شتە و بەدەستهێنا و چۆن سەرفە کرد. یەک لە یەک قورسترن، یعنی سەرفەکە هەر چۆنێ بێ کە چۆن حاصلی بکەیت کەوا ئینسان تووشی ئەوە ببێت کە مەسئول بەرامبەر بەخوا لەو شتێک کەوا بەدەستی هێنێوکەوە خزمەتیەکە. وەکو وتمان ئینسانی ئیماندار لە مردن هیچ مەناسێک نییە کەوا لێی دەرچێت. بەڵام حەدیثێکی پێغەمبەر صلی الله علیه و سلم حەدیثێکی صحیح کە ئەفەرمووێ إذا مات العبد انقطع عمله إلا من ثلاث. هەر هیچێک لێمە لەم دنیا مەشغوڵین بە ئیشی دنیاوە، بەڵام ئەگەر ئینسان نەگەڕێت بە شتێک بە دوای شتێکە بگەڕێی کە دوای خۆت لە مردن ئەو شتە ئیدامەی هەبێ بوت. و ئەوە گەورەترین شتە تۆ بتوانی لەم ژیانە ئەگەر لە دنیا نەمابی خەیرات و تەسەلسولی خەیرات و یا ئەوەی کەوا لە دنیا ئەکرێتەوە خەیراتی بۆ بێ باشترین شتە. ئینسان مەفروزە بۆ ئەوە هەوڵ بدە. إذا مات العبد، هەر کەسێ ئینسان ئەمرێ هەموو انقطاعی هەموو عملێکی لە دنیا ئەکرێت إلا من ثلاث. تەنها سێ طرق، سێ ڕێگە هەیە کە ئینسان بتوانێت خەیری دنیا لە ئاخرەتە ئەو پێی بگە، حساباتی یەشتر مەفتوح بێ و حساباتی هەر بێتە سەری. صەدەقەة جاریە، یەک بریتێ لەوەی کە سەدەقەیەک کە بەردەوامی هەبێ، مزگەوتە، مستەشفایە، مەکتەبە، بەرامجی قورئانە، تعلیمی قورئانە، ئەم شتانە ئیدامەی کەوا هەبێ لە ژیانە کاتێک کە ئینسان دەیکا و تۆ بەردەوامی لە قسەیەکی خەیرە ئەو شتە بەردەوامی هەبێ لە دوای خۆت ئیدامەی هەبێ ئەو خەیرە بۆ ئینسان بگات. دوو وەلد صالح يدعو له. صدق جارية لوانين هەموو کەسێ ماڵی نەبێ کە بتوانێت سەرفی بکە، بەس وەلد صالح يدعو له. وەلد بەمعنای لە عەرەبیە بەمعنای کوڕ و کچ دێت، هەر ئەوە نییە بڵێ کە وەلد تەرجمەکەی بریتە لە بۆی یان کوڕ، بەمعنای دێت لە عەرەبیە هەندێک جار حتا ڕەجل بەمعنای ئەوە دێت کە هەردوو ڕەگەزەکە بگرێتەوە. ئەو وەلد صالح يدعو له، ئەولادی ساڵح لە کوڕیان لە کچ کە لە دوای ئینسان بمێنێتەوە و بتوانێت ئەو کەسە ببێ بە بنەمای و دروستکردنی خێزان ئەو عائیلەکەوە لە دوای ئەمێنێتەوە و لەسەر ئەولادێکی ساڵح بێ. ئەو علم ينتفع به الناس، یاخو علمێک بڵاوکردنەوەی علمێکەوە خەڵک ئیسیفادەی لێ بکە و لە دوای خۆی ئەو علمە نەشر بێ لە بینی خەڵکە. ئەوەی کە خاڵێک کە زۆر ئەکسێرەتی خەڵک مشتەرەکەتە بریتە لە قەزەی ئەولاد.
ئەولاد بریتە لە ئەساسێک کە ئینسان لە دوای خۆی هیچ کەسێک نییە. ئێستا هەر کەسێک کە مردە بێ لاگەڕێیتەوەکەوە چەنە ماڵی هەبوو بێ و 100,000 هەبوو بێ، ملیۆنێکی هەبوو بێ، خانوویەکی هەبوو بێ، ئەوەی هەبوو بێ، دەی هەبوو بێ، ناگەڕێ. ئەگەڕێی بزانی چی کەی لە دوای خۆی ئەو کەسە بەجێ هێشتووە و لەسەر نەسلی ئەو کەسە زیاتر ئینسانەکە دەڕوات. غەڵەتە یا ڕاستە؟ ئەوە دنیا بەو شێوە سەیرەکە و ئەو شتەی کە ئینسان پێوەی دیارە بریتە تەنها لە ئەولاد کەوا شتێکە کە لە ئینسان قەتع نابێ. خانوو تۆ ئەگەر خانوویەک و لە دوای خۆی بەجێ هێشت بێ وەرەسە لە دوای تۆ توانێت خاونەکە بفرۆشێ و تۆی تر تەواو کە ئەنەوە ئەو خانوو هەرتۆ ساحێبی نەبووی. بەڵام شتێک نییە کە ئەولاد لە تۆ دا ببڕێ بڵێ وەڵام ئەم زەلامە ئیتر مناڵی ئەو کەسە نییە، هیچ شتێک نییە. لەبەرەوە بەو شێوە کە DNA هەر شتێک دەکەی تەفسیلێک هەیە لەسەر ئەوەی کەوا ئیلا ڕەبتە بە تۆ. لەبەرەوە ئەهەمیەتی پەروەردەکردن و تربیەتی ئەولاد گەورەترین واجبە لەسەر ئینسانی ئیماندار و ئەو جهدەی کەوا ئەیکا لەسەری وەکو هەندێک عولەما دەفەرموون قۆڵت مەشروع العمر بریتە لە مەشروعی ژیانی ئینسان. چونکە تۆ هەر مەشروعێک بکەی لە ژیانە هیچ شتێک نییە وەکو مەشروعی ئەولاد گەورەتر بێ لە ژیانی تۆ. هیچ شتێک نییە. هەموو شتێکەوە کۆتایی بێ، هەموو شتێک لەم دنیا لەوانەیە لە نقطەیەکەوە بڕوات. ئەمما مەشروعی عمر بریتە لە مەشروعی ئەولاد کە ئینسان ئەگەر ئیهتیمامی پێ بدا قەت زەرەری تیا ناکە، وەڵڵا قەت زەرەری تیا ناکە. و ئەولادیش ئێمە قەدەر هێناوینێتە ئەم وڵاتە. ئەیتر کە بەدەست خۆمان بێ و قەدەر هەرچۆنێ تازە ستەک بووین وەکو دەڵێ ئەمریکی لەم وەزعە. بەڵام ئەگەر جوهد نەکەین لە ژیانی خۆمان ئەوەی کە هەمانە بنەمایەک و مایەیە کە هەمانە بریتە لە ئیمانەکە ئەویش لە دەست بدەین. و ئەگەر تۆ جوهدێک لەسەر ئەو شتە نەکەی کە لە دوای خۆت هەوڵی بۆ بدەی تەنها چوت ئیشکردن لە وەڵمارد یا لە شوێنێکی تر ئەوە پیا بکەیت و خواردنی بێنیتەوە دەرخواردی ماڵ و مناڵی بدەی بڵێ تەواو ئیشی من تەواوەکو باوک، ئەوە گەورەترین غەڵەتە. هیچ کەسێک لەم سەر ئەرزە لە برسانە نامرێ. ئەگەر تۆ خواردنیشە نەدەیدا حکومەت خواردنی ئەوەی دەداتی یەکێک دەبێت کەوا خواردنی بداتێ. ئەگەر پیاوەتی خۆمان وای پیشان بدەین تەنها ئەمە خزمەتی ئەوە دەکەین جیلیان بۆ بکرێن و خواردنیان بۆ بکەین، وەڵڵاهی حاشاکم لە حاشا المەسجد حاشا لەوەی کە لە مینبەری پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە حیواناتیش ئەوە دەکات. یعنی ئەوە ئیشی لە دەرەجە حیوان کاتێک کە خزمەتی بەچکەی خۆی ئەکا بریتێ لەو شتە. بەڵام ئێمە کە ساحەبی عەقڵ بین ئیلا ئەبێت تۆ بڕۆیت حاڵەتێکی زیاتر جهدێکی زیاتر لەوە بکەیتەوە ئەسڵی ئینسان کە لە ساحەبی عەقڵە بۆ شتێکی ترە. ئەوە یەک. دوو، ئێمە هەرێکێک لە عمری ئێمە لە جەوێکا پەروەردە بووین هاتوونەتە ناو واقعێکی تر زۆر جیاوازە لەوەی کەوا کە تیا گەورە بووین. و لوغەتی ئەوەی کە گەنجی ئێستا حتا لەناو گەنجە لەناو مەراحلی گەنجە ئەو گەنجەی کە عمری 20 ساڵە جیاوازە لەو گەنجەی کە عمری 10 ساڵە، جیاوازە لەوەی کە عمری 6 ساڵە. یعنی ئەوەنە بەرێرەکۆ حدودەکان جیاواز دروست بوون 20 ساڵ لەگەڵ 30 ساڵ 30 ساڵ لەگەڵ 40 ساڵ و هاکەزا هەر یەکێک جیاواز ئیلا ئەبێت تەخەسوسێک بەکاربێنی کەوا چۆن بتوانیت تربیەتی ئەو کەسە بدەیت بە طریقەیەکی ڕاست و ڕەوان. طریقەی ئەمە طریقەیەکی عەشایری، یعنی تۆ کاتێک ئەڕۆیتە ماڵەوە ئەڕۆ بۆ نوێژناکەی وەڵا جارێک دوو جار سێ جار چوار جار دوایتر مالێکی تااقەت نامێنێ لە دڵی خۆتە، یعنی زۆر و پێ ناخۆشە خەریکە ئەسووتەی لە ناو دڵتە، بەڵام یعنی 4 جار 5 جار شت تکرارەکەیتەوە وانە، یعنی ئەوە you give up بیتر دوایەوە وازی لێنی وەڵێ چی بکەم تازە I try my best. بەڵام ئەوەی زەرەرەکە لەوایە کە تۆ ئەڵێ you tried your best it didn't work. ئایا بۆ دنیایش کاتێک کە تۆ بڕۆی تەقدیمی ئیشێ بکەی یاخود مانگێک وەرگیرێ یا 2 مانگ وەرگیرێ کە ئیش نەدەنێ دێتۆ ماڵەوە ئەڵێ وەڵای تر ئیش نییە و من ئێمە ماڵەوە پاڵامەوە بۆ خۆم ناو بانیە ڕۆی شوێنێکی ترە دۆزیتەوە شوێنێکی تر ئەگەڕێ ئەملا ئەولا شوێنێ بەکەمتر هەر چۆنێک بێت بۆ ئەوەی بتوانانی مەعیشەتی ژیان دروست بکەیت. بەڵام بۆ ئەولاد ئێمە زوو دەست هەڵەگرین ئەڵێ وەڵایی محاولەی خۆم کرد و تر ئیش ناکە. ئەوە گەورەترین نەکسەیە کە ئینسان تووشی ببێ لە ژیانە. ئەو شتانەی کە ڕەبتن بە ئەولادەوە چەند شتێکن چواشتن کە ئینسانی ئیماندار مەفروضە بزانێ،
چونکە لەو شوێنانەوە کەوا لەو مەجالانەوەی کەوا بە باش یا بە خراپ کە تەئسیر لە گەنجی ئەولادمانەکە چوارشتن. یەکەم صحبەت البەیت، ماڵ و خانووی ئینسان خۆی، وەکە ئەڵێن خانوو لە ئەولادی خۆی مباشر و هەروەها چواردەورەکەی. چونکە زۆر جار تۆ خۆت باشی، مناڵەکانی تریش باشە، بەڵام کەسوکارەکەت باش نییە، و تۆ هەموو هەفتەی 2 جار 3 جار ئەچنە ماڵی یەکتر، و لە باتی ئەوەی قازانج بکەی زەرەری تیاکەیت. مهماکان ئەوەی تۆ سەرفەکەی، وەکو عەرەب دەڵێ مەتى يبلغ الناس بنيانهم إذا أنت تبني وغيرك يهدم. چ کاتێک تۆ خانوو تەواوەکەی، ئەگەر تۆ لەلایەک و دیوار دروستکە یەکێکیش لەلایەوە بیڕوخێنێ، ئەو خانوو قەت تەواو نابێ. تۆ زۆر جارەبی بە مزەحی کەسێک کە لە دەوری خۆتە، ئەبێ ئینسان شەجاعەتی تیا هەبێ بتوانێ خۆی عەزل کات لەو حاڵەتانە کە ئەزانی ماڵ و مناڵەکەوێتە خەتەر، هیچ زەرەرێک ناکەیت. معنای وان نییە کە تۆ دەنگدا ببڕی، ئەمما حیفاظی ئەو منداڵە چونکە تۆ مەرحەلەیەکە دێت تاکو گەشتە 14 ساڵ. ئەگەر لە دەستدا لە 14 ساڵ ئەو کاتە زۆر بە ناڕەحەتی ئەو منداڵە بۆ دێتەوە، لە دەست دەرەچێ. لەبەر ئەوە سەرفی تۆ ئەڕۆی لە مەجلیسە دانیشی و حکایەت و قسە و دنیا و ئەحزاب و چۆ ئەوە ئەم شتانە باسی کوردستان و مەعاش و ئەمانە، ئەولادیش لەوێ هیچیان خراپ، مناڵەکەی تۆش دانیشتۆ لەگەڵ ئەوە یەکسەر وەکو جاذبێت و مغناطیس تەئسیری لێ ئەکا کاتێ دێتەوە مناڵێکی ترەسێرێکی مەجموعی قسە فێر بووە لەبەر نوێژ ناکە، ئەنواع و ئەشکال تەسەڕوفاتی لێ ڕوو ئەدا. لەبەر ئەوە تەرکیز کە ئینسان ڕۆشتەوە ماڵەوە تەرکیز بکە بزانن لەکوێوە ئەو منفەزانەی کە تەئسیر لە مناڵی ئەکا محاولە بکە ئەو شتانم وقایە بکە و بیگرێت، نەڵێ لەوە زیاتر بڕوات، نەڵێ وەکو ئاگرێکە قوو ئەنفوسەکم و ئەهلیکم نارا. خۆ تۆ لە قیامەتە ناتوانانی دەسەڵات لەسەر ئاگران نییە، ئیلا ئەبێت لە دنیا تۆ ئەو حاجیزە بکەی بۆ ئەوەی لە قیامەتە محافەزە بکەی وقایە بکەی لە ئاگر. هیچ ڕێگەیەکی تر نییە بیکەی. ڕێگەی دووهەم بریتە دەرەوە، ئەلحەی و ستریت وەکو دەڵێ جادە، منداڵەکە لێ ئەچمە دەرەوە. ئەیتر تۆ بۆ کوێ ئەچێتە دەرەوە؟ ئەو شوێنەی کە ئەچێتە دەرەوە بریتە لە ڕەفیق، الأصدقاء. ئەو ڕەفیقانی کە لە دەوروبەری بە باش یا بە خراپ بریتە لە تەئسیری ئەو کەسەکەوە چن تەئسیرێکی لێ ئەکا. معنای وانە تۆ متابعی ئەو مناڵە بکەی لە هەموو هەسوو کەوتێک و هەموو دقەیەکە بزانی بۆ کوێ ئەڕوا. ئەمما تۆ مەفروزە بزانی ئەو حاڵەتانەی کەوا ئەو ڕەفیقانی کە لە چوار دەورێتی تۆ ئەو جەوەی بۆ دروستکەی. خاڵی یەکەم بریتە لەوەی کەوا خۆت بە باشترین ڕەفیق بۆ کەسە دروستکەی. ئەبێ وا بکەی لەو مناڵە کە تۆ نزیکترین ڕەفیقیتی. حسابێ مەکە کە تۆ ڕاستە تۆ باوچی، ڕاستە تۆ لە مەرحەلەیەکی زیادای، ئەمما ئەگەر ئەو مناڵە نەتوانێت ئەسراری خۆی پێ بڵێ ئەو شتانەی کە مجابەهەیەکە لە ژیانە بە باش یا بە خراپ، معنای وایە ئەڕوا بۆ شوێنێکی دەرچووکە بەشەر کائینێکە ناتوانێت شتە ناو نەفسی خۆیان هەڵگرێ ئیلا لە شوێنێکی کە یعنی ئیستیدراجێکا و شەرحێکا بۆ یەکێکی تر ئەو کەسەکە لە دەورێتی چۆن مەلئی ئەو وعاءە دەکا بەو شێوازە ئەو کەسە دەگرێت. المرء على دين خليله فلينظر أحدكم من يخالل، حديث صحيح في صلى الله عليه وسلم. المرء على دين خليله، كوا إنسان لسر دين الرفيق كيتي شو خوش يستني الرفيق تا تو شي تسر ديني أو كسا لبرا وفرمي بزانة شي هلا بجيري بكسي كوا بنزيك كثقتي خوتي فيها بديت لجيانا. خالتي سيهم بريتل المساجد مزقود زور جار أتو مزقود بشوينك أبي لحات لم يشتي خواتها داني مزقود بريتل لو شوينك كتو أولادي تو ببارزي أو منتهين له بلام هناني منالو فرداني لمزقود يكسر معناه وانية كوا أو منالا كويتا حالتي كوا لو بري باشياب أبي تو بزاني حتى لناو مزقوتا وتشيل برامجك ولا تشوينك أو منالا الرجا رشا ورقده شو كأقل لنهايتها باش ماوي 5 سال بيبقى ببلا بوسر الإسلام أوش مشيليكي قوري لتبديع وتكفير وتهجير بأرزي خوي قصبك أوش بيبقى بلايك وبلايك لسر أمتي إسلام إنسان بتواني أو رجا معتدلي كوا وأن هذا صراطي مستقيمة وجعلناكم أمة وسطا لتكونوا شهداء على الناس. أو وسطيتي إسلام
بپارێزی کەواکە قورآن و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام نردوێتی بۆمان و هێناوێتی کەوا ئەو معنایە بۆ معنایە بتوانی کەوا تەفسیل لەناو مسلمانانە بڵاو بێ. ئەمما ئەگەرێکێک لەسەر تەبدیع و تەکفیر ئەو حەڵاڵ حرام 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 والله ڕۆژە گوێم لە یەکێکە گرت لە شێخێک یعنی مێشکت نازانێت کابرا ئەڵەی لە سندوقێکە هێناویانە و دایان ناوە لەسەر ئەم وڵاتە 10 ساڵ لەم وڵاتە پرسیاری لێکن ئەڵێ باشە ئێمە کچانمان ئەتوانن بچین بۆ کولیە ناڕن کولیەکان تێکەڵن. ئەو ڕۆژە لەگەڵ گەنجێکە مناقەشەم گرتم وتی جا تۆ لەلای تۆ حەڵاڵ یا حرامە؟ وەڵاهی یعنی لەلای من حەڵاڵ یا حرام ئێوە یعنی فەرست تۆ تێکەڵی خەلوە لەگەڵ اختلاط ئاکەیت اختلاط بەو معنایە کە تۆ من کچت بڕا بۆ مەکتەب بڵێ وەڵا حرامە بە چ ئەساسێک؟ ئەگەر بەوە بڕۆیت ڕۆشتن بۆ وەڵمارد حرامە، ڕۆشتن بۆ سەر جادە حرام، حتى هاتنی مزگەوت بەو تێکەڵەیە بەو شێوازە هیچ شتێک نامێنێت ژیان نامێنێت. مع العلم لە زمانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام حەدیث کەوا پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێکە بە بازار ئەڕوا ئافرەت ڕۆشتووە ئەوە چووە هاتووە قسەکردنێ یەکترە. ئەمما بریتە ئەساسەکە چییە؟ والله ئەگەر حتا مەکتەبی ئیسلامیش بێ ئەمما تەربیەتەکە صحیح نەبێ غەڵەت هەر غەڵەتە، غەڵەت هەر غەڵەتە ئیلا چاک نابێ. ئەمما ئەگەر تۆ توانیت تەربیەتی ئەو کەسە دروستکەی وە قەوانین بتوانێت زەبتی بکە تەواو. بەڵام تۆ ئەبێک جیلێک دروستکەی جیلێک بتوانێت معنای چ لە دنیاوی و لە ئاخرەت هەمووی سەرکەوتوو بێ، نەک لە دنیا جیلێکی داما و تەپی و هەر دایم ئەبێ لە وەڵمارت و لەکوێش بکە. ئەمما سەقافەتی علم بێ لە مێشتیان نەمێنێ بۆ چووکەم کەسە والله بۆ ئاخرەت ئیشەکە. حاشا لله. كونوا من الأوائل كما كان نبيكم من الأوائل مع الأنبياء. كونوا من الأوائل دائما للراروي بيشوب لهمو علمك دنيوي وآخرتي. إنسان إيمان دار مفروضك دائما تشجيع بها لسر أوي كوا تشجيع أولادي خويبك. وبرامج الحمد لله مزقوتها شو برامج تعليم القرآن بو من دالان وبو أوي كوا أدلت به وحتى بو خشكان كوا أو دروساني كوا أكريانوا مفروض تو بقري بير بكيتو والله أوي صرفي بكي لم دنيايا بيناني منالد بو مزقوتو تسليمي بكسانك سيقان فيها بكيت معناه وايا خود أفارسي كاتك مدالج أقريتو بايك رولا أمرو شي فير بوي يعني باي جويلي بقريت بزاني آياتك سورتك لا خونديوتيان كلمة لا بريك لا تعليم عربي اهتمامي بيبدا لو موضوعات قوريك لا برشاوي نقل بارك أبيك توك أنا أوش سحر نية من الزوجة عندك باوكو دايقة برسم أرى مدالك شو أنا ماله والله باشي شو في ربي حتى جولي قلت أنا بخوة حرب مو خطوق خنواريش الدبي أما ضروري كإنسان أوش تبكى حالتي شو أرم بريتي لما درسوا إيش لسكول لما درسوا همو ما نزانين لا همو شاركة يك مكتب إسلامي تاعه أو مكتبش دور همو كسيجناتو أنا منالي بنيربهم مدرسة إسلامي ما هو تو أو مدرساني كوالا دوربري منطقة كان آيا فالرا آيا أوفرتنا أوان إما وكو مزقود يعني حستكين بو احتياجيه والحمد لله شو نجيكو فالر تقريبا شوار خطبيتها أو تريد وإسا كالقل أوفرتني شاب لمناقشين بشكم بتوان كوا خطب الجمعة لويش دابن له وبو أمج يعني احتياجي جالية تشانك فتريكي زورة بيوسي من با يوث دايركتور هي والحمد لله فاينالي يعني قشتي ناوي كوايتشك هاير بكين ناوي عمر دواي جمعة إن شاء الله جاك دقة دو دقة بمن النوع تاكو يعني بو تعارفي كسكة وبتواني عندك برامج لمزقوتها دروس بكين كوملك دروس بكين لسر إسلامك حقيقي راستي إسلامك كوا إنسان خوش على زي بيوبك الدنيا وآخرتي يعني مفازتي بيبدا وبارك بك شالازي إنسان بو خود هسبكي كواكسك لدواء بمينه جا قريب ودعاء خير بوبك أو ولد صالح يدعو له كبتواني إن شاء الله لخطبة توابكم أعوذ بالله من الشيطان الرجيم من عمل صالحا فلنفسه ومن أساء فعليها وما ربك بظلام للعبيد توجه الله بالدعاء
الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلن تجد له وليا مرشدا. برا خوشتی مسلمان، تربيتي أولاد مسؤوليتێکی زۆر گەورەیە لەسەر شانی هەرێکێک لە ئێمە و ئێمە لەم وڵاتە هەرچەندێک بژین و هەرچەندێک کات سەرف بکەین ئەو ئەولادەی کە لە دوامان دێت بریتێ لەو مەزرعەیە کەواتوە لەم دنیا ئەینێژیت و ئەو زەراعەتەی کە مەزرعەیە کە دەینێژی و لە دوای تۆ ئەمێنێ ئەگەر ئێحتیمامی پێ نەدەی وەڵڵا یعنی درەخت و هەرێز و جا و ئەمانە هەمووی دەیگرن و نامێنێ و ئەو مەسئولیەتە بزانی کە لەلای خوای گەورە کە ئینسان لەم دنیا بڕوات ئەهەمێتێکی تیابێکەوە ئینسان ئیماندار زەڕورە ئێحتیمامی پێ بدە، چونکە ئەگەر بەو منزوورەوە سەیری نەکەی و دنیا وامان لێ بکات کەوا هەر چاومان لە دنیاکە بێ والله المال والبنون زينة الحياة الدنيا والباقيات الصالحات خير عند ربك ثوابا وخير أمل. ئەوەی لە دنیا لەو شتانە زینەتێکن، بەڵام خۆزگایە زینەتەکەی لەگەڵ مردنی ئینسانە ئەگەر ئەو شتانە نەمانایە مەسئولیەتەکە لە لای خوا ئەکەوتە لە دنیا، بەڵام تۆ لە دوای خۆت ئەو کەسە کە دێت تەمسیلی تۆەکە وەک تاقە طریقەیەک لەوەیە کە ئەبێ ئینسان جهدێک سەرف بکە بتوانێت لەسەر ئەوەش ئەساسی الأدب قبل العلم، بتوانێت ئەخلاقیاتێک لەو کەسا دروست بکەیت. یعنی طریقەی بگەڕێکەوە عەبدوڵای کوڕی مبارەکە فەرمووێ ئەمن 30 ساڵ ئەدەب فێر بووم، ئەخلاق فێر بووم، 20 ساڵ علم فێر بووم، 20 ساڵ. یعنی بینای ئەوە کە لەسەر ئەو ئەساسە تۆ ئەو کەسە دروستکەیت، لەسەر ئەو ئەخلاقیاتانە دروستیکەیت، نەک ئینسانێکی شەرمن، نەک ئینسانێکی حتا حاشاکم لەوەی کەوا هەر قسە بکە و بە ئەملا و ئەولا، ئەمما ئینسانێکی معتەدیل لە ئەدەبا ڕسپێکتی گەورە بگرێ، لە ئەخلاقا چاوی لە بەزەیی هەبێ بەو ئەمانە هەمووی ئەخلاقن تیا دروستە بێ کە تیا دروست بێ ئەو کاتە ئەتوانێ ئەو کەسە لە عیلما زۆر ئاسانە بێ وەری بگرێ. لەبەرەوە داواتان لێ یەکەم هاوکاریمان بکەن بۆ ئەوەی بتوانین ئینشاءالله یەک بە یەکتر وەکو چۆنەڵێ هەمومان لە بەلەمێکین لە باخیرەیەکەین، ئەو باخیرە ئەگەر یەکتر محافەزە نەکەین ئەوە نیە هەر کەسەوە بۆ خۆی بڕوە. ئەگەر من زەرەر بکەم تۆش زەرەرەکەی، ئەگەر تۆ قازانج بکەی منش قازانجەکەم، یعنی زەرەر و قازانجمان بەیەکەوەیە شێری تازە هیچ مەجالێک نییە قەدەرەکە خۆمان ڕازی بووین پێی تاقە طریقەیەک ئەوەیەکەوە ئاگامان لە یەکتر بێ و ئەو مەشاریعانەی کە ئەیکەین و ئەو منداڵتان کاتێکە لە مەدرسەیە ئەو برایەت دێت لە مەکتەب محاولە بکەن هاوکاری بکەن ئەو بەڕامیجانەی کە لە مزگەوت تا ئەکرێ بۆ ئەوەی کەوا بتوانین جیلێک دروستکەین لەسەر ئەساسێکی ڕاست، جیلێک بێکەوە ئەو ڕێگەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام گرتوێتی، نەک ڕێگای شوێنی زەلامێ بکەوی لە شوێنێک لە سعودیە یان لە فڵان شوێن کەوا یعنی کابرا لە سنووقێکە ئەژی ئاگای لە دنیا نییە. فتوای ئیمامی شافعی هەموو عمری ژیانی لە بەغا بردە سەر لە عێراقا، دوای بەشێک لە چەند ساڵی ژیانی بردە میسر، ئەخر بینی بەغا و میسر ئەوە نییە کە چووە میسر فقهی گۆڕی لەبەرەوە لە کتوبی فقه ئیمامی شافعی على فقه القديم وفقه الجديد. آخر معقولە بگەیت چونکە بۆ تعامل لەگەڵ ئینسانە ئەو فتوایی کەوا لەوانەیە هەندێک فتوا لە 2000 باش بۆ ئێستا لە 2005 هێنا ئێستاش مەجموعەیە گەنج ئەڵێن ڕەسمگردن حرام مەفروض نییە کە ڕەسمەگرێ ضەربێکی لێ بۆ چونکە عالمێک لە 85 کەوا وتوێتی وەڵا حرامە حرام تەواو ئەو چۆتە مێشتی تازە بەچی لایە بێ حساب قەناعەت و دەلیل و ئەوانە بێنەرەوە ناچێتە مێشتی فتۆ جیلی وای استفادەی لێ ناکەی والله استفادەی لێ ناکەی 1000 ساڵ تۆ بزانێت تۆ مبتەدیع دانێ 1000 ساڵ لەوانەیە ئێستاوا بێ بە 5 ساڵێکە والله تۆش بە کافر دانێ چونکە ئەوە ڕێگەکەی لەوە سەیری شوێنی سۆرسی شتەکە بکە بزانە هەموو ژیانی بریدێ لە تەبدیع و تەکفیر. لە عولەمای ئوممە لە ئیبن حەجەر و نەوەویەوە حتاکو ئاخیرەکەی تۆ ناتەوێت مناڵ بەو شێوە پەروەردەکەی، ناتەوێت گەنج بیتە دەست کەسانێکی وە، لەبەر ئەوە ئەساسێک ئەبێ بۆ ئەو گەنجە دروستکەی کە ئەساسێک بێتەنها لەوەی کەوا سەلەفی ئوممەت کە دروست بوون کە چەند توانیوێتی کە بەیەکەوە بژی و بتوان ببن بە نمونە دەوڵەتی ئیسلامی لە ماوەیەکی کەمە توانی هەموو سەر ئەرز بگرێتەوە. ئێستا سەیرمان کە لەسەر ئەرزان لە مزگەوتە دانیشین ئەبێ بە یەک مناقەشە و هین هەر یەکێک لە ئاوازێکە خوێنی ناتوانین مێش بکەین بە یەکتر
شو ئەوەی من ئەیزانم تۆ بە مبتەدیع دانێ کەواتە هەر ناتوانم ڕازیژیم کەوا نوێژ لە دوا بکەم اللهم قولێک دۆزرابێتەوە وەڵا حتا ئەگەر ئینسانی فاسقیش بە نوێژی لە دوا بکەیت و ئابەوە وئیلا وەڵڵی ئەگەر ئەو قەولە نەبووە نیوەی هەر نوێژی لە دوای کەسی تر ناکرد باد والله فبراینە خی گەورە ئینشاء الله عاقبەتی هەموو لامان لەسەر خێر بجێڕ ئینشاء الله ئەهەمیەتی تربێتی ئەولاد تربێتێکی زۆر خاڵێکی زۆر مهمە لە ژیانی هەموو کەسێکە ئەبێ ڕۆژانە چۆن ئیشەکەی بۆ ئەم دنیا بەو شێوە ئێحتیمامی پێ بدەیت بەو شێوە کە ئینسان ئەهەمیەتێکی پێ بدە چونکە نەمامێکە تۆ کاتێک ڕێ دارێگەنێژی لەوانێت 10 ساڵە بێتە بەر وەڵای گەشتە 14 ساڵ بەرەکەی بینیت یعنی سەمەرەکەی ئەبینی بە چاوی خۆت ئەو کاتە ئەڵێ وەڵڵاه خۆزگا زووتر ئەمەم بکردایە ئەوەیە کە ئینسانی ئیماندار مەفروضە بە دوای بگەڕێت ئەو کاتە لە دنیا 10 ساڵی کە بژیت 15 ساڵی کە بژیت 100 ساڵی کە بژیت ئەزانی زمانێک هەیە اللهم ئیتر دوعا لە ئینسان بەردەوام بیکات وەکو چۆن پێغەمبەران سەیری قورئان کە هاوار يعني ئیبراهیم على نبينا وعليه الصلاة والسلام دائما ومن ذريتي بۆ مناڵەکانیشن تۆش بە هەمان شێوە مناڵیش بۆ گەورە بۆ دایک و باوکی ربي اغفر لي ولوالدي يعني بو طرفين لحد خوای گەورە دوعای لا قبولەکات دوعای لا قبولەکات کەوا هەردووکیان بەیەکەوە لە قیامەتا یەکتری ببینەوە داواکارم لە خوای گەورە عاقبەتی هەموو لامان لەسەر خێر بگێڕێ ئینشاء الله داواکارم لە خوای گەورە کەوا لە گوناهی هەموو لایەکمان خۆش ببێ ئینشاء الله وصلوا وسلموا على نبيكم مثال لقوله تبارك وتعالى إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات المسلمين والمسلمات الأحياء منهم والأموات اللهم آت نفوسنا تقواها وزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها يا أرحم الراحمين اللهم لا تدع لنا في مقامنا هذا ذنبا إلا غفرته ولا هما إلا فرجته ولا ضالا إلا هديته ولا مريضا إلا شفيته ولا دينا إلا قضيته ولا حاجة هي لك رضا ولنا فيها صلاحا إلا قضيتها يا أرحم الراحمين اللهم اغفر لنا ولوالدينا ولمن له حق علينا ووفقنا ووفق أولادنا لما تحبه وترضاه عباد الله إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي يعظكم لعلكم تذكرون قوموا إلى صلاتكم يرحمكم الله من الصلاة الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الفلاح قد قامت الصلاة قد قامت الصلاة الله أكبر الله أكبر لا إله إلا الله لا إله إلا الله استوى. So I got this announcement: 3 cars, Dodge Journey, Tesla, BQS 3201 and Nissan Altima. شوێنیان لەوە چیە ترافیک یان بڵۆک کرده بێت دوای نوێژ ئینشاءالله یەکسەر بڕۆ لایەن بێت. There are 3 cars, Dodge Journey, Tesla BQS 3201 and Nissan Altima. I think they blocked the traffic, so after the prayer if you need to go soon and move them inshallah. تراصوا واعتدلوا سووا صفوفكم بين التصفيق والصفوف من حسن الصلاة. الله أكبر. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير. لا يكلف الله نفسا إلا وسعها
لها ما كسبت وعليها ما اكتسبت. ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا. ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا. ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به. واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين. إياك نعبد وإياك نستعين. اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. إن الذين آمنوا وعملوا الصالحات كانت لهم جنات الفردوس نزلا خالدين فيها لا يبغون عنها حولا. قل لو كان البحر مدادا لكلمات ربي لنفد البحر قبل أن تنفد كلمات ربي ولو جئنا بمثله مددا. قل إنما أنا بشر مثلكم يوحى إلي أنما إلهكم إله واحد فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. أشهد أن لا السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. نسأل الله سبحانه وتعالى القبول إن شاء الله. I don't know where is Umar. You are here, so inshallah. So till he gets here, so there is a halaqa, Quran halaqa every Friday night between Maghrib and Isha, and also we have a sister halaqa same time between Maghrib and Isha at in the woman side, inshallah. May Allah subhanahu wa ta'ala, inshallah, accept from all. So here's the new youth director, inshallah. Oh, sorry. All right, get started. Assalamu alaikum wa rahmatullahi wa barakatuh. Bismillah wa salatu salam ala rasulillah sallallahu alayhi wa sallam. In the name of Allah, the most merciful, the extremely merciful. May the peace and blessings of Allah subhanahu wa ta'ala be upon Muhammad sallallahu alayhi wa sallam. Tony Boshi? Tony?
That's the only word that I know now. But inshallah, I'll make this quick. Alhamdulillah, it is truly a ni'mah from Allah subhanahu wa ta'ala to be a part of this wonderful community. And I'm not just saying it for your ears to hear in the good words, but alhamdulillah, I've been with you guys for a year, just working with them on a Saturday, Sunday. My name is Omar. I'm not from Sudan or Somalia. I'm from Senegal, west coast of Africa. But I truly cannot wait, inshallah, to see what we can accomplish together as a community. We see here, mashallah, yes, majority Kurdish, but we still have some different ethnic backgrounds here. But our ethnic background should not make us, is not our difference. It should make us come together. And I have one message for the parents. You guys, mashallah, I see you guys are very committed when it comes to your child and putting him in events to benefit them. And I ask you to keep that going. Inshallah, we'll achieve much more together. But my main message is to the youth, the brothers and the sisters who are listening, the young ones. This message is for you. We can achieve a lot. We have a lot of work to do. I myself, I'm not perfect. Nobody in here is perfect. There's going to be high highs and there's going to be low lows. But as long as we remain steadfast and we remain patient, we continue to do the good, inshallah, everything will be right. I just ask from you, trust, loyalty, and commitment. TOC. Like the TV show. I don't know if they remember that. Trust, loyalty, and commitment. As long as we have these three, we can do a lot of work together. So always remember that. Trust, loyalty, and commitment. And inshallah ta'ala, we will be successful. May Allah subhanahu wa ta'ala make it an easy journey. May Allah subhanahu wa ta'ala accept from all of us and allow us to be amongst those who pleases him. And may Allah subhanahu wa ta'ala allow us to be amongst those who listen to advice and follow the best. Jazakumullahu khairan. Inshallah ta'ala, we also have the feedback. There's a form. Scan it. It's very quick. It takes 5 minutes. Because we can't complain about certain things in the message or the message not doing this if we don't know. It takes 5 minutes. Just answer the questions. It's very simple. It's anonymous. And then we also have the youth WhatsApp group chat. It's in the Salahuddin, the main one. And we also have the social medias so you guys can keep up to date with what's going on. Jazakumullahu khairan once again, and Gelab Supas. My information is on the WhatsApp group chat also. I look forward to meeting you guys.